آخر زمان چاوایە هەکە نەتۆکە هەکە نەسمبێلە هەکە نەگریبانە هەکە نە ئۆل و ئەرکانە هەکە نە حەد و سەدن هەکەش ڕێیا شیرین ژدینێ تاوسمەلەک دوور بوونە ئەوە آخر زمان حزنێت بێ حەیا زاف بوونە ئەوش ئۆل و ئەرکانە ئەو دوور بوونە ئەوش نابێت تاوسمەلەکی منی شیرین بێبەهر بوونە ئەوە ئەف سەبەقە تاکیدت کەن و هەکە بتە آخر زمان و ئەف بەشەرە ڕێیا خودێ و تەرکا خودێ وادای سەر بەدیلەمە چەند سەبەقە هینە بەدیلەکە بێوەفایە بەحسێ بێ بەدیلە بەشەرێ تێدا هی بێ دوعایە خێر چۆن شەر بۆ مەمایە هەر دیسا سەر بێ بەدیلت بێژت چی بەدیلەکە غەدارە عاشق چۆنب هەزارە ئاخرەت بخۆکردنە ڕاسەمالە ڕاسەمالێ مە ئیمانە ئاخرەت سەکنینە جۆڤانە والهێبیا تەمەسوکە ئیمانە عاشق يعني مرۆڤێ بئیمان مرۆڤێ بغیرات مرۆڤێ محبێ ڕێیا خودێ محبێ ئینسانەتیە محبێ مرۆڤاتیە بێژت والهێبیا ئەمر و فروارت خودێنە و ئەو ڕاستی ئەو حەقی ئەو باشی نازلی عەردێ خودێ بێت دا ئەف بەشەر ئەب ڕەحما خودێ دینداراوی دا پێشاه و پێ بەختەوەر بن هەر دیسا سەربێ بەدیلێ بێژت دێ ئێت بەدیلەکە ساڕە خدلیاس خەواسێ بەحرا دێگەڕێت المالێت مالدارە کەسی نایە لە تش گونەهکارە بەدیلە نەسەدەیە کارە یەب ئاگرە گونهێدوی بەشەری بووینە قاسی خربات و گرە توژێکێم نابن هەر ڕۆژ سبە هەندەکەت دانێنە سەرە گونهێدوی بەشەری بووینە قاسی چیایە ئەف بەشەرە ئەدبن گونهادە نەی خۆیایە یعنی نەی دیارە هەموو ئش بەطرانی وش غەڵتایە زمانێوانە عەردێ خودێ هژیایە گلیا عەردی گەیشتێ بەر پەتشایە بێژت وەرن گەلی گونەکارە و چەند خێر و خێرات کرینە اونت بێژن ئاخرەت نینە بەلێ مە ئێزیدیا ئیمان و باوریەکەم وکم وهەی و ئاخرەت وهەی ڕۆژە حەق و حسابێ وهەی ڕەب العالەمین محاسبێت گەر ڕوحێت کەت بەس قال بێ گونەکار چتە ناف ئاخا ساڵ چونکە جنسێ مەش ئاخەیە و ئەم دێ زڤڕن نافوێ ئاخەیە هەر هۆسا چەند سەبەقە قەولێ قەندیلە زێنارە زێنارە شیخادیۆ مەبتە هاوارە بەدیل المەبوو کفارە بەدیل هاتون و چۆنە کێم بوون عالم و خەتخوونە لەو مەشئێک دوو بڕی ناس بوونە هون بفکرن البەدیلە